لە نیوە شەودا بە دەنگی داڕوخانی خانووەکەیان بەخەبەر هاتوون. کاتێک تەماشا دەکەن ئەو ژوورەی هەموو شەوێک تێیدا دەنووسن دیوارەکەی هەرەسی هێناوە. خاوەن ماڵەکە دەڵێت ترسی ڕووداوێکی لەو شێوەمان هەبووە، بۆیە لە ئەو شەوە لە چێشخانەکەیاندا خەوتون. درەنگانێکی شەوی هەینی لەسەر شەممە بەهۆی بارینی بارانێکی زۆرەوە لە گەڕەکی نەهری لە ئیدارەی سۆران دیوارێکی ڕاگر بەسەر ماڵی پێشمەرگەیەکدا هەرس دەهێنێت و ماڵەکەی دەڕوخێنێت. وڵاو خانووە بەهۆی بارانێکی زۆرەوە پاڵپشتێکمان لە پشخانی کرد بوو، بەهۆی بارانێکی زۆرەوە ئەو پاڵپشتە ڕووخای بەو خانێکەتە شەو لە ماڵەوە بین بەڵێ سەعات چاری بەیانی بارانێکی زۆر هات ئەو دیوارە هاتە خوارێ. ئەلحەمدولیلا هەموو بە سەلامە دەرچوین لە خۆی بە زیاد بیتن. پیشەی بابم پێشمەرگەیە، ئێستاش لە دەوامە لە ئەرکدایە. وەکو خۆیان باسی دەکەن پێشتر داوایان لەلایەنی پەیوەندیدار کردووە دیواری ڕاگریان بۆ دروست بکات، بەڵام کەم تەرخەم بوون و ناچار خۆیان بە هاوکاری خەڵک دروستیان کردووە. واللهی سعات چاری سبیانێ بوو بەخەوێدا بووین بخۆ منداڵە هەندیم دیتشتە ڕنگێنە کاتەمە هاگات چنە بوو لە بوو دنیا خراببوو. چەند جا چون داوامە کردمە گوتی بوومە چاکەن حکومەتی هیچ بۆمە نەکرد. وەکی جادە چاکە بخۆ ئەمە بخۆی چاکردە و دیوارە لەولا بە خدای بغەریبی ژاری و بلکەمێ خەرکردنە عالەمی بلکە بۆمە کردنە هاروکاریامەکردنە هەتا و پاڵپشتە مەدانای. دو سال پارە مەدانای ئەو ساڵش جادە هات چوینەکەن مهندسەکەی مینایرە گوتم برەوەرە بۆمە سەبکەن با ئەو پاڵپشتە نێتن نەکو منداڵێم بنکەون. ئەوش گوتی هیچ پەیوەندی پێ جادەیوە نیە ئەمە چا ناکەین. ئەمە لەماڵ بەس کەس لە ساڵ لێرە نەنووستی بووین لە غورفە چوینە مەتبەخی نووسین لە بەو پاڵپشتەی گوتم نەوەکو بێتن لە بن بکەوین چوینە مەتبەخی نووسین سەعات چاری سبیانێ هەندیم گوت دنیا خراببوون بوو نزام چ بوو. ئێستاش پێشمەرگەم لێ پێشمەرگەیە پیایم من لە ماڵی نییە و لەو خانۆدا دوو خێزان دەژین کە سەرۆکی خێزانەکان باوک و کوڕن. باوکەکە پێشمەرگەیە و لە کاتی ڕووداوەکەدا لە ئەرکدا بووە. ئەمەش چەند بارەبوونەوەی ڕووداوی لەو شێوەیە کە بەسەر پێشمەرگەدا دێت و زیانی گەورەی مادی و هەندێک جار یانیش بەسەر خێزانەکاندا دەهێنێت. دراوسەکانیان دەڵێن خانووەکە خراپە و بە کەڵکی ژیان نایەت، وەیە پێویستە حکومەت بە دەمیانەوە بێت یا خێرخوازان هاوکاریان بکەن. والله ئەو دیوارە بە حەلا وەلایش کە هەردبلوکەچی لە جێکی هینە بە فەقیری زۆر کابراژی دەستکورتە زە هەر بلوکەچی لە جێچینە ئەو دیوارەی پێچێر کردەوە شەوێدیش لە سەعات چاری شەوێەوە ڕاست وەرگەڕات بە دیوارەوە بەخانەوە هەوی وەناوەکەتی خەسارەتشی زۆری گەیتی زۆریشی فەقیرە داوا لە هەموو خێرخوازاکەم داوا لەو دەورەمەنداناکەم داوا لە حکومەتەکەم ئەگەر بەهانایە ئەو پیاوەی بن پیاوەشی زۆر فەقیرە بەخۆش پێشمەرگەیە لە دەوامەیە باوەڕ بکە دیناری نییە دوو ئایلەشی تێدان دەوخانێ بەخۆ بە کوڕەکی بەژن ئەو داخانەکەس و چێت بینی کەلاوێ وەرگەڕا هەرماوەیەک لەمەوبەر بوو کە هاوسەر و سێ منداڵی پێشمەرگەیەک لاکرێ بەهۆی غازی خەڵوزەوە خنکان لە کاتێکدا خۆی لارکدا بوو. چەندین ڕووداوی دیکەی هاوشێوە بەسەر خێزانی پێشمەرگەدا هاتووە کە نیشاندەری دۆخی خراپی گوزەرانیانە کەچی تا ئێساش لە زۆربەی بۆنە و مەراسیمەکانیشدا بەرپرسان بانگەشەیەوە دەکەن کە خۆشیان پێشمەرگەن و شانازی بەهێزی پێشمەرگەوە دەکەن، بەڵام ژیانێکی ئاسایی بۆ پێشمەرگە دابین ناکەن لە کاتێکدا خۆیان بەسەر داهاتی وڵاتەوە بوون بە ملیاردێر.